سیویەک ساڵ بە لە ئێستا و لە نۆی هەشتی 1970 دوای لێبوردنێکی گشتی یەکمانگی سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق ژمارەیەک هاوڵاتی لە ئێرانەوە دەگەڕێنەوە ناوچەی هەورامانی سەر بە پارێزگای هەڵەبجە بە بیانووی تێپەڕبوونی ڕۆژێک بەسەر لێبوردنە گشتیەکەدا 1100 هاوڵاتی هەڵەبجە بەرەو زیندانەکانی نوگرە سەلمان و تۆپزاوە و عەرعار ڕادەگوێزرێن. سەلمان کاکەیی یەکێک لەو هاوڵاتیانەیە چیرۆکی گیان لە دەستدانی هاوڵاتیەکان و بە خاکسپاردنیان بەم جۆرە بۆ دەنگی ئەمریکا دەگێڕێتەوە. بڕنیانە بەدەم دەریاکە لەسەر دەریاکە نووسرا بوو یاوەی لە جەهەنەم کە چوونە ژوورنی جانزانیمان ئەمە کە نوگرە سەلمانە ئەو کە بڕنیانە ژرۆ یەکسەر حەجاج بە کێبڵێک وها لێداین دای لە من و یەک دوو برادریکە باوکم هەستاوە بە عەرەبی پێوتیمتی بۆ لایەن دێمانێت تاوانی چییە بەر بۆ باوکم بە کێبڵ تا لە هۆش خۆی چوو پاشم باوکم کۆچی دوایی کرد ئەوە گوتی کە بنیانە سەرۆ قاعەدا نابوون هەشەش هەو خێزان لە هۆڵێکادا نابوون لەبەر برسێتی و ئازار و ئەشکەنجە و لێدانەوە بوو دەیان کەس گیانی لەدەستدا پیر و منداڵ و گەنج ئەوە بوو. پاشەوە دوو پۆلیسیان لەگەڵ نادین لە دەرەوەی زیندانەکە بستێک خۆڵمان هەڵەکەن چاڵی تر توانامان نەبوو دوای ئەوە مانگی 89 بوو گەرم بوو دنیا نەمانتوانی زەوێکە هەڵکەنین بەتەنێکمان تێوە پێچاو کەمی خۆمان ئەداوە بەسەریا بەڵام کە شەو داهات سەگە ڕەشەکەی نوگرە سەلمان هات زۆربەی جەنازەکانی دەرهێنا و ئەیخواردن هەر ئەوانی دروست نەکردۆ سەرۆت و سامان بنێن بەیەکۆ بە پێی وتەی کە سوکاری قوربانیەکان بەشێک لە زیندانیەکان بێسەر و شوێن دەکرێن و دەگەێنرێنە وڵاتی سعودیە. دوای ساڵی 1999 هیچ پەیوەندیەکیان لەگەڵ کە سوکاریان نامێنێت. هێنانیانە تەوێڵە لەوێەوە هێناوێنێتۆ سلێمانی چون بردونیانەتە فێرقەی سلێمانی کوڕە گەورەکەم تەلەفۆنی کرد بۆ ماڵی خاڵەوە هاتوونەتۆ ماڵی هەردوو خاڵۆی هاتوون بۆ لایەن اینجا دوایە بردونیانەتە تۆپزاوە 3 مانگ و 25 شەو لە تۆپزاوا بوون دوای تۆپزاوە بردونیان بەرەو خوار بۆ ئەرعەر و مەرعەر وان لە سعودیە حتا نەودو ئێمە گوێمان لە مقابلەیان بۆ لە سعودیە بە تەلەڤیزیۆنی سعودیە دیومانن ئێستا وەزیری ئاوارە و ئەنفال ئەڵێ ئێوە هیچ بەڵگەیەکتان نیە بەدەستەوە بەڵگەی چین بەدەستەوە بێت. بەڕێوەبەرەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوەکانی هەڵەبجە دەڵێن داوامان کردووە نوێنەرانی هەڵەبجە لەگەڵ تیمەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکاندا بڕۆنە سەماوە. ڕووفاتی قوربانیەکانی هەڵەبجەش لە مۆنومێنتی هەڵەبجە بە خاک دەسپێرین. بە دڵنیایەوە پێشنیارەکەین لە گەڕانەوەی سەرجەم ئەو ڕووفاتانەوە پێشنیاریشەکەین داوامان کرد داوا ئەکەین کە لە حوشەی مۆنومێنت یادگاری هەڵەبجە ئەوانە بە خاک پێێنێن هەوەکو یەکێکی کە لە بەڵگەکان کە بە هەڵەبجە قوربانیشکەی داوە و هەم وەکو گەڕ ئاسوودەیەک بۆ کەس و کاریان کە ڕووفاتی ئەو شەهیدانە ئەو قوربانیانە بێنەوە باشی هەڵەبجە برینی زۆرە ئەو ژێکی کە لەو برینانەیە کە هەمیشە لە مێژووی هەڵەبجە دیارە و ئەو بەشێکە لە قوربانیدانی هەڵەبجە. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی شەهیدان و ئەنفالکراوەکانی هەڵەبجە 50 هاوڵاتی لەو پرۆسەی ڕاگواستنەدا گیانیان لە دەستداوە. شایەت حاڵەکانیش دەڵێن تەرمەکان لە دەوروبەری زیندانەکان بەدەستی خۆیان بە خاکیان سپاردوون. لە ساڵی 2011 شەوە لە هەوڵی هێنانەوەی ڕووفاتەکانیانن بەڵام بەهۆی خراپی پەیوەندیەکانی هەرێم و عێراقەوە چەندین جار هەوڵەکانیان بە بنبەست گەشتووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.